بینەرانی بەڕێزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لە هەر کوێ کە هەن سڵاوی خۆم و باقی هاوکارانم پێشکەشتان. بەڕێزان لە بەرنامەیەکی تر لە بەرنامەکانی تەندروستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە هاتوونێتەوە خزمەتتان و بۆ بەرنامەی ئەم جارەیشمان دوو بابەتمان بۆتان ئامادە کردووە کە بەو هیوایە جێگەی ڕەزامەندی ئێوە ببێت. یەکەم بابەت لەسەر شێرپەنجەی کوڵوونە کە قوڵوونیشی هەر پێ ئەڵێن کە بەش هەر ئەو ڕێخۆڵە گەورەیە کە تاقیقاتێک کراوە کە ئەو تاقیقاتە وا ئەڵێت بەتایبەت لە شێرپەنجەی کوڵوونە کاتێک کەسێکە شێرپەنجەکەی هەیە باشتر ئەوەیە پێش ئەوەی کە دەست ببین بۆ ئەوەی کە جەڕاحی بکرێت ئەو بەشە لە کوڵۆن لا ببرگێت شیمی دەرمانی ئەو دەرمانگەرەی کە بۆ سەرەتانەکردگە جیا لە جەڕاحیەکە ئەوانە بۆی ئەنجام بدرگێت بۆ ئەوەی کە ئەو کەسیشە تووشی ئەوە نەبێت کە بەشێ لە ئەندامێکی لەشی لەدەسات. هەروەکە لەم وێنەشە ئەیبینن ئەوە کوڵوونە کە فاصڵەکەی ئەنازەکەی مترێک تا 1.5 متر کە بە ڕوودەی گەورەش ئەناسرێت بەتایبەت لەو بەشە ئاخریە کە تێتە خوارەوە بە بەشی هاتنە خوارەوەی پێڵێن زۆربەی کاتەکان دەرسەدێکی زۆر لە شێرپەنجەکان لەو بەشە ڕوئەدات. ئەوەیش کە لەم وێنەیە بینن بۆ نمونە ئەو شوێنەسە کە ئەو لۆگەر ئەو غودەگەرە لەوێ دروست بووە حاڵەتگەری کەس ئەو حاڵەتی شێرپەنجەی کوڵوونە دەسەدات. ئەو جەڕاحیشە کە ئەنجامە دەرگێ پرۆکتۆکتۆمی پێڵێن یانە بەشێکە زۆرێک لەو قسمەتەی کوڵوونە لا ئەبن کە دیارە ئەویش عوارزێکی هەیە تاقیقاتەکە لە وڵاتی یەکگرتووەکانی ئامریکا کراوە چوبنە ناو فایلی ملیەکان ئەو نەخۆشی سەرەتان ئەوانەی کە سەرەتانیان هەیە و ماوەی 14 ساڵ یعنی لە ساڵی 2006 تا 2020 ئەو پەروەندەگەریانە بەڕەسی کردووە و گەیشتوتن بە نەتایجێک کە ئەو نەتایجیانە داوتە دەرەوە کە بۆ هیوایە کە ئەو دوکترانەی کە لە بەشی شێرپەنجەی کوڵوونە کارەکەن سەرنج بدەن بەوە کە زوو دەست نەبن بۆ نەشتەرگەری بەشێک لەو ئەندامەکانی لەش لابن جیاکەنەوە لە لەش دیارە بۆ ئەو ئاماریشە کە گردوویانە خۆیان وایان وتووە کە ئێمە تاقیقەکانمان وا حەساو کردووە کە تواو ئەو تیمەی کە هاتووە بۆ هەموو ئەو کەسانەی کە شامڵی ئەم تاقیقە بووبن کە شێرپەنجەیان بووگە بەتایبەت شێرپەنجەی کوڵوون. هەروەها نسبەتەکانیان بەڕەسی کردووە چەند نسبەتێک شیمی دەرمانی کراون پەرتۆ دەرمانی کراون یا غودەکە لابراوە یا بەشێک لە غودەکە ماوەتەوە. بەڵام ئەوەی شێکە وتیانە ئەو دەرسەدەی کە پێشتر بە کوڵوونیان لا ئەبرد دەرسەدەکەی هاتووەتە خوارەوە. تەمەنی ناوەندی کە بۆ ئەو نەخۆشکەر خۆیانە لە نەزەریانە گردووە 63 ساڵە گەورە ساڵ بووبن هەمویانیان 80 ساڵ بەرەو سەر 80 بەرەو ژوور و 63 ساڵ ناوەندی تەمەنەکە بووگە کە ئەوانیش بەڕەسییان کردگە ڕێژەی بەشداربووەکان 40% ژنان بووگن. دیارە ئەو شێرپەنجە دەرەجەبەنی هەیە دەرەجەکانی 1 و 2 و 3 خۆشیان حسابیان کردووە کە لەو ئامارەی کە بوویانە کە 40% ژنان بووگە لەو 40% ژنانە 7.5 دەرەجە 1 بووگە 24 وردەیەکی دەرسەدی دەرەجەی 2A تاسێ ئەوانە دەرەجەگەرێکە کە خۆیان حسابیەکەن بۆ ئەوەی کە وسعەت و گەورەی ئەو غودە دایەنن. وایان وتووە کە دەرسەد و نسبەتی ڕاگرتن و حفسی ئەو ئەندامە زیاتر لە 50% بووە یعنی لە 84% لە ساڵی 2006 گەیشتووەتە بە 28.2% لە ساڵی 2022. مەبەستیان ئەوەیە کە ئەو ڕێژە کەمترە بووگەسەوە کە ئەو بەشەی لە ئەندامی لەش لابن یا لە بە کولی جیایکەنەوە لە لەش.
ئەم نەتیجەیەشە کە ئەمان گردویانە ئەوەیە کە شێرپەنجەی کۆڵۆن لە مەقیاسێکی زۆردا لە لەحازی پزیشکی مدیریت ئەبێت، یعنی ئەبێت تااقەتیان بێت لەسەری زۆرتر بچن بە تایبەت لەو نەخۆشانەی کە دەرمانی ئەوان لە نظری تاریخیە دەسەون بۆ پرۆکتۆکۆمی یا لە ئەوەی کە لایە بن، بەڵام ئەڵێت هێشتا نەگەیشتوین بە ئستانداردێکی باش، هێشتا دەرسەدی لابردنی کۆڵۆن هەرشتا لە نەخۆشی شێرپەنجە زۆرە. ئەڵێت ئەمە مۆزایەکی مهمە ئەبێ هەموو تەوەجۆی پێکەین. ئەم متاڵعیشە لە زانکۆی ڕۆجستر نیویۆرک بوو بە 9 مانگی پێش داویانەتە دەرەوە دیسانەوە تاقیقیان کرد ببورن 9 مانگی پێشوو نەتیجە تاقیقەکانیان داوەتە دەرەوە، یانێ بە حەسابێک هەمانە ئەم تاقیقە 1 مانگ و 1 ڕۆژە کە داویانەتە دەرەوە ئەمە نەتیجەی تاقیقەکەیان بووگە. لە کول لەگەرەکم ئەوان بێژم کە ئیسر لە دەرمانی شێرپەنجە شێوەیەک هەیە بە نێو ئادیۆوان تراپی پێژن. ئەو نێو ئادیۆوان تراپیە شێوەی کە ئەڵێت یەکەم جار لە دەرمان استفادە کردێت بۆ لابردن شێرپەنجە، لە پەرتەو دەرمانی استفادە کردێت، جەڕاحیگەرێکی مختصەر غودەکە لا ببرگێت دیسانەوە شیمی دەرمانی ئەو منتەقە بە بمباران کردێت بە پەرتەوگەری دەرمانی تا ئەوەی کە یەکجاری دەست بۆی بۆ لابردنی. دیارە ئەو شێوەی کە نێو ئادیۆوان تراپیە پێ ئەڵێن کە ئەوەڵ جەڕاحی نە بەڵکو دەرمان فقط لە شێرپەنجەی کۆڵۆنە نییە. یەکێتر لەو شێرپەنجەکەرە کە زۆر لەسەری ئەڕۆن لە ژنانە شێرپەنجەی مەمکە. دیارە مەمکیش یەکێک لەو چارە سەرگەرە کە کەسێک ژنێک کە تووشی شێرپەنجەی مەمکەوێت ئەوەیە کە مەمکی لا ئەبن. ئەو مزاعفاتی کە هەیە ئەو عوارزی جانبیە کە هەیەی ئەگەر بۆ ئەو ژنە باس نەکرد بەتایبەت لەباری دەرونیە و لەباری ڕەوانیە و کە ئەو ئەندامیە لە دەستاوە عوارزێکی بۆدانێ بۆ ئەوان پێشنهادیان ئەوەیە کە حتا ئەو دەرسدیشە لە شێرپەنجەی مەمکە لە ژنانە چووەتە سەرەوە یانێ پێشتر لە دەرمانە کومەکیەکان یا ئەوانەی کە یارمەتی دەرن وەکو شیمی دەرمانی پەرتۆ دەرمانی لەوە کاڵک وەربگرن دواتر بچن بۆ ئەوەی کە ئەو بەشە ببڕنەوە یا لای بن. دیارە وتویانە حاڵەتگەرێکیش هەیە لە شێرپەنجە بەتایبەت ئەوەی کە دیسانەوە ئەو دەکاتەوە دیسانەوە سەر هەڵێرێتەوە ئەڵێت کە ئەتر لەو کاتێتر چار ناچارەوە ئەبێ جەڕاحی بکرێت. بەڵام ئەوەیشە تاقیقاتێکە کە وتویانە لە وڵایەتە یەکگرتوەکانی ئامریکا کراوە کە ئەو ڕێژێکی بەرچاوە ئەو دەرمانە جوابیشی داوەتەوە بە شیمی دەرمانی بە پەرتۆ دەرمانی بەلابردنی ئەو غودە حاڵەتی جزئی گەیشتوەتن بە ئەوە کە ئەتوانین لەو ڕێگە استفادەکەین کە ئەوەی کە مستەقیم بڕینە سەر ئەوەی کە ئەو ئەندامە لابێ. بینەرانی خۆشەویست، بابەتی دووەمی بەرنامەی ئەمڕۆمان کە بۆتان ئەمان حازر کردووە لەسەر ئازاری سنگە. ئازاری سنگ دیارە ئازارێکە کە کاتێک کە کەسێک هەست بەو ئازاراکات فەرق ناکە چە خۆی چە ئەوەی کە لە تەنیشتیەوە بێت یا لە کەسێک دانیشێ بەلایەوە فۆری بیری بۆ لای ئەوە ڕوات کەسێک بۆ وێنە دەستی نیاوێتە سەر سنگی ئازا هەست بە ئازارەکات چە ئەو کەسە خۆی چە ئەوەی کە نزیکێ بێ زوو بیری بەلای ئەوە ڕوات کە ئەمە ناڕەحەتێکی دڵە حملەیەکی قەلبیە کە پێش هاتووە. بەڵام متاڵعەیەکی تر هەیە کە ئەڵێت کە ناڕەحەتی گەری دڵ ناڕەحەتی سنگ ئەو ئازارێکە لەسەر سنگە دروستە بێت 100% مشکڵی دڵ نییە بەڵکە ئەتوانێت هۆکارەکانی هۆکارگەرێکی تریشی بێت. دیارە ئەو هۆکارگەرە کە کۆکراوەتەوە یانێ ئەوێن سەرچاوەی ئازاری سنگن 13 هۆکاریان هەڵبژاردووە کە لێرە من ئشارەیان پێکەم ئەڵێت جیا لەوانیشە جیا لەو 13 حاڵەتە کە ناویان بردووە لە بازێک کاتە ئەو ژنانەی کە دووگیانن
ئەتوانن تووشی ئازاری سنگ بن کە ئازارێکی مووەقەتیە دوای ماوەی چەند دقیقە و ئەو ئازارە خۆی بەخۆیە و لا ئابرگێت. بەڵام یەکێکتر لەو هۆکارانە کە زۆر لەسەری ئەڕۆن ئەڵێن کە ئەوێ ئەتوانێت ئەوە حاڵەتی سترس بێت، ئستراب بێت، دڵڕاوکێ بێت کە ئەو کەسە تووشی ئەبێت، یعنی وەکو یەکێک لە سەرچاوەکان یا هۆکارەکان ئەوان ڕەبتیان داوەتەوە بە سڵامەتی ڕەوانی کەسەکان، بەتایبەت ئەو کەسانێک کە هەست بە نیگەرانیەکان احتیماڵی هەیە کە هەست بەوەکەن کە قەفەسەی سنگیان تونە و بووگەت ئازاری هەیە. علایەمێکیشی هەیە، ئەو علایەمە ئەوەیە کە ئارەقەکەن، لێدانی دڵ ئەڕواتە سەرەوە، هەناسەیشیان تون دەبێت، یانێ ژمارەی هەناسە لێدانیان لە دقیقە ئەڕواتە سەرەوە، هەروە ئەتوانێت تووشی هێڵنج لێدان یا سەرگێژەش بن. ئەوە حاڵەتگەرێکە کە ئەڵێت ئەمە حاڵەتێکی ڕەتی هەیە بە سڵامەتی ڕەوانی ئەو کەسە و نەخۆشیەکە نەخۆشیی دڵ نییە، ئەوەیشە نیشانەکانی بوو. بە حمەڵاتێکی پانیکیش ئەناسرێت لە زانستی پزیشکیە. ئەم حمەڵات پانیکە تقریبا 10 دقیقە تا 20 دقیقە ئەخایەنێت، دوای ئەوە ئەو ئەیشە ئەو ئازاری سنگە نامێنێت. دیارە دەرمانیشی دەرمانەکەی چۆن حاڵەتەکە حاڵەتێکی ڕەوانی ئەتوانێت دەرمانی خۆراکی بێت، وەکو دەرمانگەرەی کە بۆ دڵڕاوکێ، بۆ ترس، بۆ ئستراب دایەنن، یا بۆ ئەوەی کە کەسی تووشی نیگەرانی بووگە، یا ئەوەی کە ئەبێت کاردەرمانیان بۆ بکەن. دیارە تکنیکگەرێکی تریش بۆ ئەوەی کە شێوەی ژیانیان بگۆڕن، سەبکی فعالیەت و حرەکەت و جم و جۆڵی ڕۆژانەیان بێت، خەوێکی باشیان بێ بە کەیفیەتێکی باش و بە ساعاتێکی تەواوە 8 ساعات تەواو، ئەوانە ئەتوانێت دەور و نەخش ببینێت لەوەی کە ئەو دڵڕاوکی و ئسترسە و ئسترابە بێرێتە خوارەوە و ئەو حاڵەتی ئازاری سنگە لەو کەسانە دروست نەکات. دوومین هۆکار ئەفسوردگی یا خەموکیە کە ئەوان هەڵیان بژار ناویان لێ بردووە بۆ یەکێک لە هۆکارەکانی ئازاری سنگ. وتویانە کە متاڵعەیەکیش کراوە کە لە ساڵی 2017 نەخۆشی ئەفسوردگی یا خەموکی تەسیرێکی مستەقیمی هەیە لەسەر ئەو ئەعسابە، بەتایبەت ئەو ئەعسابێک کە پەیامەکانە نێرن و ئازار دروستەکات. بۆیە ئەو کەسانی کە احتیمالیان هەیە ئەفسوردگییان بێت، ئەتوانێت ئازاری سەرسنگیشیان بێت کە دیارە دەرمانی ئەفسوردگیش جیاز دەرمانی خۆراکی هەیە، کاردەرمانی هەیە، دەرمانگەری ئەو دەرمانگەرە کە بۆ ئەفسوردگی بەکارە بردن، جیا لە ئەوەی کە فقط دەرمان نییە، مشارەکە دانیانن لە کارگەر ئیجتیماعی و هەروەها کاردەرمانیکردن لەگەڵیانە قسەکردن کە ئەو ڕەوان پزیشکە و ئەو دەرمانگەرە بۆیان ئەنجامەدات. سێیەمین هۆکار کە ناویان بردووە گژبوونەوەی ماسوولکەکانە، یا ئەوەی کە تەشەنجاتی پێژن، یا ئەو زەختەی کە ماهیچەکان هەیەە لەبین دەندەکانە مایچەگەرێک هەیە کە بە مایچەگەر بینە دەندەی ئەناسرن، ئەمانە ئەگەر فشار تێرن بۆ دەندەکان و ئەو هەست بۆ ئازاراکردێ. لەم وێنەی کە ئەی بینن ئەوە مایچەکان کە هەیە لە بین دەندەکانە، ئەمە بافتێکی ئەسلی بەشەرە مرۆڤە کە قەفەسەی سینەس. ئەو مایچەگەرە بە هەر هۆکارێک تووشی گژبوونەوە بنەوە، یانێ عەزل منقەبز بنەوە، انقبازیان بێت، ئەتوانن هۆکارێ بن بۆ ئازار. دیارە ئەو چارەسەری ئەم حاڵەتە دەرمانگەرێکە کە ئەیاندەن بۆ ئەوەی کە ئازارەکە بشکێنە، یانێ بێژین ئازار شکێنەکانە. هەروەها ئەتوانێت کۆمپرسکە گەرم یا سەردیش یارمەتی دەربن. جیا لەوانیشە ئیسراحەتکردن دەوری خۆی هەیە کە بۆ چارەسەری ئەم حاڵەتە. حاڵەتێکی ترکە یا هۆکارێکی ترکە دەستنیشانیان کردووە بۆ ئەوەی کە ئەتوانێت سەبەب بێت بۆ ئازاری سنگ، ڕفلەکس معدەی پێڵێن، یانێ ئەو بەشی داخڵیە، دەستگای داخڵی یا ئەو کۆندامی هەرسە، بە تایبەت بەشی مەعیدەکەی
کاتێکە ئەو ڕفلاکسە یعنی ئەو محتەویاتەی ئەو ئەسیدەی کە ها لە ناو معدە هەڵی گەڕنێتەوە بیتێرێتە ناو مێری ئەو حاڵەتە پێشتێت ئەوە یەکێک لە هۆکارەکانت وەختێک کەسێکە تووشی ڕفلاکسی معدە بێت ئازاری سنگیشیان هەیە ئەوان زۆرتر شکایەتەکەن لەوەی کە ئازاری سنگیان هەیە ئەو ئازارە سنگە هەم لە قەپەسەی سینەیانە هەیە هەم لەو کۆڵەکەیە کە لە ناوڕاستی قەفەسەی سینەکان ڕاست و چەپ کە کۆڵەکەی هەیە لەو بەشیشە بەتایبەت لە بەشە خواروەکەی هەست بە ئازارەکە یان قورسترە لەو شوێنە دیارە ئەو کەسانی کە ڕفلاکس معدەیان هەیە یان ئەوەی کە ئەسید معدە بەرناو مریان هەڵەگەڕێتەوە هەرم ئازاری سنگیانە نیە حاڵەتگەر نیشانەگەرێکی تریشی هەیە یەکێک لەوانەیە کە ئەو ئاوی ناودەمیانە کە بزاقیشە زیاد لە حەد تەرە شوحە کردێت کاتێکە خواردنێکە خۆن ئازاریان هەیە لە قورت دانەکەیە ئەو قوتیەدەن ئەوە ئازاریان هەیە هەروەها ئەتانێ ئازاری گەڵ و قڕگێشەیشیان لەگەڵا بێت دیارە دەرمانەکانیشی ئەوەیە کە ئەڵێن کە ڕژیم غەزایی ڕژیم خواردنەکەیان بەتایبەت ئەوەنە کە سوێر نەبێت تون نەبێت ئەوە ئەتوانێت دەور ببینێت سەوزی جات سەوزەوات زۆر بخۆن ئەوانە ئەتوانێت دەور ببینێت شێوەی ژیانیان ئەوەی کە جم و جۆڵیان پیادە ڕەویان ڕێگە چوونیان زۆر بێت ئەوانە دەورە بینە جیا دەوانیشە دەرمانێک هەیە کە دەرمان ئانتی ئەسیدە ئەو شەربەتە کە بەناو لای خۆشمانەوە بە شەربەت معدە شەربەتە سپیەکە هەیە کە پێش خواردن ئێشلاقنە هەر بە شەربەتی معدەم بەناوبانگە ئەو شەربەتیشە بەکار ئەبرگێت بەڵام سێ دەستور عەمەڵێکە ئەبێت حتمما لە بەرچاوی بگرن یەکێک ئەوەیە کە کێشی بەدەنیان لە حاڵەتێکی متعادڵە ڕابگرن پەرهێزکەن لە جگەرە کێشانن یعنی جگەرە کێشانە خۆی دەورێکی مستەقیمە بینێت لەم ڕفلاکس معدە و هەروەها کاتێکیش کە ئەخەون ئەو لە حاڵی خەوتنن یان نووسنە ئەو ژێرسەریانە بەرز بێت بە نسبەتی سەدحی لەشیان سەرینەکەیان بەرز بگرن کە ئەو ڕفلاکس معدە تووشی نەبن هۆکاری پەنجم کە ناویان بردووە پریکاردیتە پریکاردیت یا هەوکردنی پەردەی دڵە لە دەور دڵە پەردەیەک هەیە ئەگەر ئەو پەردە تووشی ئیلتیهاب یا تووشی عفونەت بێت کە هۆکارەکانی گیان ئەتوانێت بەشێکی ئەوەی کە بە سیستم ئیمنی لەش مرتەبەتە بە حاڵەتێکی وەکو دوای سانەحەیەک دوای زەربەیەک ئەو حاڵەتە پێش بێت یا بەهۆی خواردنی دەرمانێک کە ئەو پریکاردیدا یا ئەو پەردەی دڵەکە تووشی ئیلتیهاب بێت یا ئەو هەوکردنە هۆکارە بۆ ئەو ئازاری سنگە نیشانەکەیشی ئەوەیە کە ئەو کەسانەی کە پریکاردیتیان هەیە یا عفونەت پەردەی دڵیانە هەیە ئەگەر ڕاست دانیشن یا بۆ پێشەوە لارە بنەوە ئەو ئازارە نامێنێت ئازارەکە بەرەو چاکبوونەوە چێت بەڵام کاتێکە درێژەکێشن ئەو کەسانە ئازارەکان خراپترە بێتەوە ئەوەی لە نیشانەکانی پریکاردیت یا هەوکردنی پەردەی دڵە دەرمانەکانیشی دیارەتوانێت دەرمانی بۆ دابنن کە دەرمانەکانیشی مسەکنەکانەوە هەر مسەکنگر غیر ئستروئیدیە کە زدە ئیلتیهاب و غیر ئستروئیدیە کە لە بەرنامەکانی پێشوە زۆر ناویانمان بردووە شەشم هۆکار کە دایناوە هەر بە ئانژین لای خۆمانەوە ئەناسرێت بە ئانژینی سەدریش ئەڵێن سەدر کەرەوە قەفەسەی سینەیە بە ئانژین سەدری ئەمەتر ئازارێکە کە شاید بڵێم دەرسەدێکی زۆری ئەوەیە کە ئەمە واقعاً ڕەبتی بە دڵەوە هەیە کاتێکە کە دڵخۆی عەزولەی دڵخۆی خۆینی ئەو خوێنەی کە گەرەیکێ بە میزانی کافی وەری ناگرێت کە ئەوە لە نەخۆشی دەمارەکانە هەیە دەمارە خوێنبەرەکان بەتایبەت دەمارێک کە ئوروقی کڕۆنەریان پێڵێن ئەوە هۆکارەکانیە ئەم ئازارە جیادەوەی کە لە بەشی پێشەوەی قەفەسەی سەدری یا ئەم قەفەسەی سینە دروست ئەبێت هەر لەو شوێنە لە ناوشانیشە ئەو ئازارە
خۆی نیشانەدات، یانێ لە بەشی ملە، لە ناوشانە، هەروەها لە قۆڵەکانە خۆی نیشانەدات. جیا لەوانیشە لە فەکە، لە بەشێک لە فەکە بەتایبەت فەکی خواروە و ئازارە خۆی نیشانەدات، کە هەروە لەم وێنەشە کە هاوڕێ هاوکارم زەحمەتی کێشە هاوردی ئەو شوێنانەی کە بە دوای ئانژینە کە هۆکارەکەی ئەوەیە کە خوێن بە میزانی کافی ناگات بە عەزولەی قەلب، دروستە بێت لە پشتە، لە ملە، لە فەکە و هەروەها لە بازوەکانە، لە بەشی قۆڵە ئەو ئازارە هەیە. دیارە دەرمانیشی هەیە ئانژین سەدریت، ئەو دەرمانگەرەیە کە پێشتر فقط قورسەکەی بوو، ئەوەکە ئێنە ژێر زوان، ئیسە قەترەکەی و سپرەیەکەیشی هەیە کە لەو حاڵەتەکە و ئازارە بۆ کەسە دروستەوێت، ئەو کەسە لەو قورسەکە نیتراتەکان ئەناسکرێت یا لەو سپرەیەگەرە چەند سپرێ پێژنێتە ژێر زمانی ئەو ئازارە لاچێت. دیارە کاتێک کە ئەو حاڵەتە پێشتێ ئەوێ حتممە ئەو نیتراتە ئەو قورسە پیان بدرگێ، خۆیان هەمیشە هەیەە، چونکە خەتەری حمڵەی قەلبی یا سەکتە دێرێتە خوارەوە. هەفتمین هۆکار کە دایاناوە هەر حمڵەی قەلبیە یا هەرو سەکتەسە کە ئەڵێ چستپین یا ئەو ئازاری قەفەسەی سینە دانێت لە نیشانە ئەسڵیەکانی حمڵەی قەلبیە یا ئەو جەودەسە. ئەو حمڵە ئەتوانێت جیا لە ئازارەکە ئەو کەسە هەست بە ئازارێکی زۆر قورس بکات، ئارەق بکات لەگەڵیە، هەست کات کە حاڵەتی ئەخنکێت یانی هەناسەی بۆ ناکێشکێت، سەرگێژە هێڵنج لێدان ڕشانەوە ئەوانیش ئەتوانێت لەگەڵی بێت. هۆکارەکانیشی جگەرە کێشانە، قەڵەویە، خواردنی چۆری زۆر، گۆشتی سووری زۆر، ئەوانە ئەتوانێت هۆکار بێت بۆ حمڵەی قەلبی کە دەرمانی خۆشی هەیە، کە دەرمانەکانی کە دەرمان گەرەسەکە دواتر بۆ حمڵەی قەلبی ئورژانسە، ئەمە ئەبێ حتممە بڕگێتە ئورژانس لە مراکزی دەرمانیە، دەوا و دەرمانیان بۆ لە زووترین کاتە بۆ دەست پێکەن. پنومونیە ئەو ئیلتیهابی ڕێگاکانی هەوا، ئەو لولەگەرەی کە هەوا تێرن و هەوا ئەبن، ئەوەی شەری وەکو هەشتمین هۆکار دایاناوە کە ئەویش ئەتوانێت بێت بە هۆکارێ بێت بۆ ئەوەی کە ئازاری سنگ دروستکار لەو کەسانە کە نیشانەکانی ئەمە هەناسە تونیە، کۆکەیە، تاو لەرزیشیان هەیە. دیارە دەرمانەکانیشی کە دارووە، ئیسراحەتە، پێشتریش بە وەکو حاڵەتی زاتۆریە ئەناسرە. نۆمین هۆکار کلابسی سیەکانە. کلابسیەکان یانە سیەکان لەبین هەوا لەبین سیەکان و قەفەسەی سینە کۆ بێتەوە، ئێتر ئەو حاڵەتی ئرتجاعیە کە سیەکان ئەبەسکن و بازەبن ناتوانێت ئەنجام بگێت. کاتێک کە هەوا لەبین سی و ئەو ئێسکەرە کە قەفەسەی سینەیە ئەو هەوا بێت، ئەو کەسە تووشی کلابسەوێت، تووشی وەک وشکبوونەوەی یا وشکبوونەوەی ئەو سیگەرە ئەوێت کە ناتوانێت فعالیت کات. دیارە دەرمانەکانی جیاز ئەمێشە فۆری ئەبێ بیان من بۆ مراکزی دەرمانی، ئەوەیە کە چستوبیان بۆ وەسڵەکەن چستوب هەرە لولەسە کە بەشی سەرەوەی بین دوودانە لە دەندەکان کوناکەن لولەیەک دانن کە ئەو هەوا بێتە دەرەوە، بۆ شێوە هەواکە خارجە بێت، کەس ئەو لولێشەکە لە سنگە و تێتە خوارەوە بە زەرفی کێندا ناوە کە احتماڵ هەیە کە خوێن و تەرەشحاتێکیش لەگەڵ ئەوە بێتە دەرەوە کە ئەڕواتە ناو ئەو زەرفە کە ئەو چست تیوبە یا ئەو هاوردنە دەرەوەی ئەو هەوا ئیزافیە کە ئەو هەوا کە لەوێت دروست بووە ئەوە دەرمانەکەیە. دایمین هۆکار ئامبولی ڕێز. ئامبولی ڕێژ ئەوەیە کە ئەگەر لە ئەو شەرەیانی کە ئەڕوا بۆ ڕێ لە شەرەیانەکانی ڕێە
بەستن یا ئینسدادێک ڕوو بدات ئەوە ئەوێتە هۆکاری کە ئامبولی ڕیە معموڵەن لەختەی خوێن ئەو شەرایانە ئەبەسێت کە ئەو کەسە لێدانی دڵی ئەڕواتە سەرگێژەی هەیە هەناسەی تونەوێت کە ئەوە ئامبولی ڕێی پێژن معموڵەن دەرمانیشی ئەوەیە کە ئەو کەسانە حتممە نەبێ ئۆکسسیژن دەرمانیان پێ بکرگەشە ئۆکسسیژنیان پێ بدرگێت جیا لەوانیشە دەرمانگەرێک کە خوێن ڕقیقەکاتەوە جیا لە ئاسپرین دەرمانگەرێکی تایبەت وەگووار فارین و ئەمانیانیش پێدن کە خوێن ڕقیق و کاتەوە کە ئەو لەختەگەرە ناو شەریانی خوێنە دروست نەبێت. کۆست و کۆندریت یانزەوەمین هۆکارە ئەمە مەبەستیان ئەوەیە کە ئەو ئیلتیهابێک لە بین غزروفەکانی قەفەسەی سینە دروستە بێ یانە بین دەندە و ئێسکەکانە ئیلتیهابێک دروستە بێت بین ئێسکەکانە ئەو ئیلتیهابە دروستە بێت کە ئەو ئیلتیهابیشە خۆی ئەتوانێت هۆکارەکانی جیابێت حتا ئەتوانێت زەربەیەکی سادە بێت یا ئەوەی کە بەدەن خۆی بە هەر هۆکارێک ئەو کەسە تووشی بێت دیارە ئازارەکە خۆی بەخۆی چاکە بێتەوە دەرمانێکی تایبەتی نییە مەگەر ئەوەی کە کەسێکتر ئازارەکەی کەمکەنیان لە داروگەرێک ئازار شکێنە لەوە ئستفادەکەن بەڵام زۆرە خایەنە احتماڵی هەیە ئەو ئازارە لە چەند هەفتە تا چەند مانگە و درێژە بکێشێت. دوانزەوەمین هۆکار کە دایان ناوە بەردی کیسەی سەفرایە یا ئەو بەردەی کە لە زراوە دروستە بێت ئەڵێن کە لە هەموو حاڵەتێکە نا بەڵام لە حاڵەت گەرێکە کە ئێتر ئەو بەردە مەجراکان ئەبەسرێت ئەو ئازارە دروستە بێت دیارە ئازارەکە زۆرتر لە لای ڕاستە بەشی سەروی زیکر لای ڕاستە کە ئازارەکە ئەتوانێت خۆی بگەینێ بە سنگ بەڵام کاتێک کە ئەو کەسە ئەیبن بۆ ئازمایش تاقیقەکان خۆشی یا وازانین نەخۆشیەکە دڵە بەڵام مشکڵەکە لە کیسەی سەفرا یا زراویەوە هەیە کە بەردی کیسەی سەفرا ئەوە دروستەکات. وەکو ئاخرین هۆکاریش ئەوەیە کەوتویانە دڕانی دیوارەی ئاۆرت دیواری ئاۆرت کە گەورەترین شەریانی بەدەنە ئەو پارێگیە یا ئەو دڕانە ئەوە نییە کە ڕوو بە دەرەوە بێت ئەو دیوارە لە بەشی ناوەیەوە کە خۆی تووشی خوێن ڕێزیەوێت و ئەو خوێنە نایتە دەرەوەی دەمارەکە ئەو شادەمارە کە ئاۆرتە بەڵکو هەر لە بین دیوارەکانە دێتە خوارەوە کە ئەگەر درێژە بکێشێت ئەو خوێنە ئەتوانێت لە ئاۆرتەکەیش بێتە دەرەوە بڕۆتە ناو بافتەکان کە حاڵەتی تر دروستەکات کە ئیسکمی پێژن کە ئەویش ئەوەیە کە ئیسکمی حاڵەتێکە کە جەریانی خوێن بە ئەنازەی کافی ناگات بە ئەندامەکانی لەش. بەڵێ ئەمە ئەو سیانزە هۆکارە بوون کە کەسێک کە ئەگەر ئازاری بوو لە بەشی سینگە هەموو کاتێک ئەو ئازارە ناتوانێت کە حتممە حمڵەی قەلبیە یا ڕەبتی هەیە بە دڵ هەروواکە ئەوامڵەکانمان چنی ئەتوانێت لە ئەفسوردگی یا خەمووکی دڵە ڕاوکێ بێت کیسە سەفرا بێت مەعدە بێت و ئەمانە هەمووی سیەکان بن ئەوانە ئەتوانن سەرچاوەی ئەو ئازارە بن کە لە سینگە دروستە بێ کە بە چستپێنیش ئەناسرێت یا لە بیمارستانەکانە لە پشت سەر نەخۆشەکانە ئەینووسن. بینەرانی خۆشەویست لێرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیشمان تا پێگەشتنەوەمان لە بەرنامەی داهاتوو ژیانێکی پڕ لە شادی و سڵامەتی و تەندروستی بۆ لایەکتان بە ئاواتە.